بە ئامادەبوونی هونەرمەندان و خانەوادەکەی ڕێکخراوی کوردستان دیالۆگ لە 28مین ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند ئەنوەر کۆڕێکی ڕێزلێنان بۆ بەرهەمەکانی هونەرمەندی کۆچ کرد و ڕێکخست. دواتر لە خانەی مامۆستایان ساڵانە پێشەنگا کرایەوە لە بەرامبەر مزگەوتی گەورەی بەڕێوەبەرێتی پەروەردە لەوێ بۆ هۆڵێک بوو. ڕێکخراوی کوردستان دیالۆگ وەک ڕێکخراوێکی کلتوری و فەرهەنگی لە ماوەی 3 ساڵ ڕابردووە گرنگیەکی زۆرمان ناوە بە یادکردنەوەی بەشێ لە هونەرمەند و نووسەر و ئەدیبەکان لە پاڵ ڕێزگرتن لەو هونەرمەند و ئەدیبانی کە لە ژیانە ماون بەشێک لەو هونەرمەند و ئەدیب و نووسەرانەشی کە کۆچی دواییان کردووە بەشێک بوون لە گرنگی بێدانی کوردستان دیالۆگ. مامۆستا نۆرتۆڤی یەکێکە لەو هونەرمەندە شانۆکارانەی کە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە دنیای شانۆی کوردیە بە تایبەتی لە 50 و 60 و 70 و 80کانی سەدەی ڕابردووە و لە بواری شێوەکاری و دیزاینیشە خاوەنی بەهرەیەکی گەورە بووە، سەلیقەیەکی جوانی هەبووە و شوێن پەنجەی هەبووە لە ناو دنیای هونەرە لە کوردستان بەگشتی. ئەنوەرتۆڤی کە بۆ خۆی خەڵکی گوندی بامەڕنێ بۆ لە پارێزگای دوهۆک دواتر بەکاری مامۆسایەتی هاتۆتە کوردستان، هاتۆتە سلێمانی و چۆتە بیارە لە هەورامان خزمەتی کردووە وەکو پەروەردەکارێک وەکو مامۆسایەکی هونەرمەند ساڵانێکی درێژ لە سلێمانی لەگەڵ هونەرمەندانی سلێمانی و کوردستان پێکەوە لە بواری شانۆ خزمەتی گەورەی کردووە. بەشێک لە بەرهەمەکانی شکسپیر و گەورە نووسەرانی تری دنیای هێناوەتە سەر شانۆ لە سلێمانی و لە بواری شێوەکاری و دیزاینیشە شوێن پەنجەی دیار بووە، ژمارەیەکی زۆر لە لەوحات و پێشانگای پێشکەشی دنیای هونەری کوردی کردووە. ئێمە بۆمان گرنگ بوو ئەمڕۆ بە حزوری هونەرمەندان و خانەوادەکەی پێکەوە هەموو ڕێز لەو تەمەنە لەو خزمەت و بەرهەمانەی کە مامۆستا ئەنوەرتۆڤی بە هونەر و کلتوری کوردی کردووە بۆمان گرنگ بوو هەمومان پێکەوە لە دەوری ئەنوەرتۆڤی جارێکی تر کۆبینەوە. زۆر گرنگە ئێمە وەکو میلەتێکە مرۆڤ دۆستین و زۆر جار ڕێکخراوی خۆمان کردووە ڕەنگە بەشێ لەو هونەرمەند و ئەدیب و نووسەرانەی کە لە ژیان نابوون نەمانتوانی بێ لە ئاستی پێویستە ڕێزیان لێ بگرین بەسەریان بکەینەوە، بەرهەمەکانیان چاپ بکەین، بڵاوی بکەینەوە. لەبەرەوە گرنگە کە تێگڕای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەناڵەکانی ڕاگەیاندن پێگڕا کورسادۆک و کەناڵێکی کلتوری نیشتیمانی هەمومان شوێن پەنجەمان هەبێت لەوەی کە ڕێز لە نووسەران و ئەدیبان و هونەرمەندان و منەوەرانی کورد بگرین.